تا خسووەتە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورە لە بینی بەڵێنی خۆم و داوایەوە. خوا خۆی ئاگای لە دڵمە، ئەم جارەیش خوای گەورە بەلاو سەرەوە ئاگای لە دڵی زانایە کە ئەو بڕیارە هاومە بڕیاری دڵمە، بڕیاری کۆتاییمە. بەڵام لە ماوەی ئەم سێ ڕۆژە خەڵکی پێنجوێن و خەڵکی خۆشەویستی ئەم قەزایەت و خەڵکی کوردستان بە تەواوەتی ئەکرێ بڵێم لە هەموو پارێزگاکانەوە تکایەکی برایانەیان لە من کردووە. حتا ئەم دەقیش لە خزمەتیەوە قساکەم سوێن بە ئەڵڵا بڕیارەکەم بڕیارێکی کۆتایی بووە، دڵم نەلەرزیوەتیە لە ژیانمە. بەڵام لەم دوو سێ ڕۆژە من خراومەتە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورەترەوە، بەرپرسیارەتیە کە داوام لێ ئەکرێ و ئەم ترسێنرێم بە سزای خوای گەورە کە تەکلیفی ئەم هەموو خەڵکە نەگرم. ناڵێم بەرپرسیارەتیەکی گەورەیە، بەس خوایە تۆ شایەت بە، ئەم جارێش خوای گەورە تۆ شایەت بە، ئەم جارێش خوای گەورە تۆ شایەت بە. وەکو زانای شەید عوسمانی حاجی ڕەحمان حەزم بە پۆستی قایم قامی نییە، بەس سوێن بە ئەڵڵا لەبەر خاتری ئەوەی ئەم خەڵکە بە گەنج و پیرەوە بە ڕیشسپی و مناڵەوە هاتوونەتە، حەدی ئەوەم نییە کە هاتوونەتە لای ماڵەکەم بە باوەش هێناویان بۆ قایم قامیێت. ئەگەر خێرێکم تایە یا ئەڵڵا دڵم دامەزراو کە لەسەرەوەی بەیانی لە قایم قامیت داوام بکەم، ئەگەر خێری تیانیەوە بم بە مای شەڕ لەسەر ئەوە دڵدانە. ئەگەر خواویستی لەسەر بێ، ئەگەر خواویستی لەسەر بێ و لوتفکە بەیانی بە حورمەتی ئەم خەڵکە کە من پێم وایە ئەمە نیشانەیەکە و پیشانمە درێت بە ئیزنی خوا، چونکە ئەو نیشانەیە نازام حەدی ئەوم نییە، هیچم نەکردو من بۆ خەڵکی پێنجوێنە من بۆەکەن. بەڵام مەمنونی دەرگای خوام کە ئەم خەڵکە ئاوا حورمەتی منەگرن، بە ئیزنی خوا من بەیانی یەمەوە لە قایم قامیت دەوامەکەم.